کاتتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کۆبوونەوەی شاندی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەمڕۆ لە سلێمانی و لە بارگای مەکتەبی سیاسیە دووشان کۆبوونەوە دەکەن سەبارەت بە ڕێککەوتن بۆ پێکهێنانی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان لە 4 گەڕی ڕابردووی دانوستانەکاندا تاوەکو ئێستا یەکێتی و پارتی هیچ خاڵێکی هاوبەشیان نەبووە سەبارەت بە ڕێککەوتن بۆ ئەوەی بەیەکەوە حکوومەت پێک بێنن هەموو زوومەکانی کامیرا لەسەر کۆبوونەوەی ئەمڕۆی پارتی و یەکێتیە کە ئاخۆ یەکێتی بەشداری لە کابینەی داهاتوو دەکات پارتی لەسەر داوەکانی یەکێتی ڕازی دەبێت یاخودنا لەگەڵمان بن زانیاریتان لەم بارەیەوە پێدەدەین. کاکینانەوە سڵاو لێبێت باشی بەلای تۆ پێکهێنانی حکوومەت گرنگە یان نا؟ ئەگەر پێک بێن حەماڵم و هەر کاری خۆمەکەم باشە پێکهێنانی حکوومەت کاریگەری لەسەر کاری تۆ دەبێ ئەگەر حکوومەت زوو پێک بێشت باشتر دەبێت تاوان باشترە باشتر دەبێت ڕۆژی سەنا سەر بەگەم لەوانەیە ڕۆژ پێک بێت سەنان پێ سەنانیش بکە باشە چاوەڕێی چی دەکەی بۆ حکوومەتی داهات و پێت وایە باشتر بێ یان خراپتر بێ؟ وڵای ئەویان خوای زانی تۆ نایزانی؟ من ئەوە ئازارم پێک بێ و مەعیشەتی و فەقیر ڕۆژارە بەڕێوە بچین چۆن دەڕوانی گفتوگۆکانی یەکێتی و پارتی؟ زۆر درێژەی کێشا خەڵک تەسەووریە کرد هەمووی نیەتی باشتری هەبوو بۆ دروستکردنی کابینەی نوێ بەڵام زۆر درێژەی کێشا هیوادارین بەم بە زووترین کات بکەوێتە سەرسکا. پێت وایە درێژە کێشانی گفتوگۆکان زیانی هەبێت لە ڕووی ئابووریەوە بۆ کوردستان لە ڕووی معنەویەوە؟ طبعا لە ڕووی معنەویەوە هەمومان لە میزاجێکی شێواوین لەبەرەوەی زوو حکوومەت دروست بێت و بۆ نمونە پرۆژەیە مەسەلەن تەنانەت کڕینی ئۆتۆمبیلێکی هاوڵاتیەکی جافرۆشتنی کەوتێتە سەرەوەی ئایا حکوومەتی داهاتوو چی پێچی پێنێ خەڵک قەلەقە فعلا ئەگەر زووتر حکوومەت دروستکرێ باشترە. خواستی تۆ لەسەر حکوومەتی داهاتوو چییە؟ دەتەوێت ئەو حکوومەتەی کە پێک دەهێنرێ یەکەم جار چی بکە؟ وەڵام من بەلای منەوە من حەز دەکەم یەکەم مەغدور منم حەز دەکەم ئەو مشکلانەی تەقاعودەکان حەلکەن خانە نشین من خانە نشینێکی کۆنم چەند ساڵ مامۆستا بووم بەو دیاتانەی کوردستانەوە ئێستا مەعاشەکەم 225 کەوایە باشترین شت باشکردنی موچەی خانە نشین. زیاتر لە 2 کاتژمێرە شاندی پارتی و یەکێتی ئێستا لە بارگای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆبوونەوەدان تاوەکو ئێستا هیچ زانیاریەک لەم دەرگایەوە بۆ ڕۆژنامە نووسان ناتوە ئێستا دەتوانم بڵێم تەواوی ڕۆژنامە نووسەکان لێرە چاوەڕوانی ئەوەن کە زانیاریەکان پێ بگات لەوەی ناوەڕۆکی ئەو کۆبوونەوەیە چیە بەڵام هیچ زانیاریەک نییە ئەوەندەی ئێمە بزانین کۆبوونەوەکان بەردەوامە کۆبوونەوەی ئەمڕۆ کە گەڕی پێنجەمە کۆبوونەوەیەکی یەکجار گرینگە بەرپرسانی یەکێتی بەرپرسانی پارتی کە ئێمە پێشتر لە ڕێگای تەلەفۆنەوە قسەمان لەگەڵ کردوون باس لەوە دەکەن خاڵی ناکۆک لە نێوان پارتی و یەکێتی پۆستی پارێزگاری کەرکووکە کە لە گەڕەکانی پێشوودا پارتی و یەکێتی تاوەکو ئێستا لەسەر پۆستی پارێزگاری کەرکووک نەگەیشتونەتە ڕێککەوتن. ئێستا قسە لەسەر ئەوە دەکرێت پارتی و گۆڕان ڕێککەوتون پێت باشە یەکێتیش ببێتە ڕێککەوتنێکی سێقۆڵی؟ پێم باش هەر سێ حیزبەکە لە ئاستی باڵایە کۆبوونەوە بکەن ڕێ بکەون یعنی کۆبوونەوە نەکرێت لە پێناو کۆبوونەوە هەموو جارێک کۆبوونەوە کرێت لە سەر خاڵەکانی چڕێک ناکەون و بەدەستی بەتاڵ ئەمان نەگەڕێنەوە بۆ ئەولێریان ئەگەر لە سلێمانی بەمان بێنەوە بۆ سلێمانی یەکجار لەسەر ئاستی باڵا کەسی یەکەمی حیزبەکە کۆ بێتەوە نەسەگەر یەکێتی و پارتی بێ هەموو خاڵە ناو کۆکیەکانی بینی خۆیان ڕێ بکەون لە سەریت ئەم ناکۆکیە نەمێنێ بەڕاستی ینی تۆزی ئیش و پرۆژەی خەڵک وەستاوە بۆی ڕێنەکەوتنی ئەم حیزبانە ڕێنەکەوتنی ئەم حیزبانە سەبەبی تەخیربوونی تەشکیلەی کابینەی نوێی حکومەتە
باشە وایە ئەگەر یەکێتی بەشداری نەکات لە کابینەی داهاتوو پارتی و زودنەوەی گۆڕان بەشداری بکەن پێت وایە حکوومەتێکی سەرکەوتوو دەبێ بەبێ یەکێتی نا سەرکەوتو نابێ لەبەرەوەی یەکێتی بۆ هەیە عەرقەلە بۆ دوو حیزبە دروستکە بۆیە کە بارسێکیان بە هەماهەنگی کە سێ حیزبی سەرەکین سێبراوە یەکەم و دۆم و سێمن ئەوان ئەتوانن حکوومەتێکی باش بەڕێوە بەرن ئەگەر هەرچێکی لەم سیانە بەشدار دەبێت یای بۆ هەیە عەرقەلە و مەشاکل بۆ حکوومەت دروستکە بۆ کابینەی داینگا سێ پرسی گرنگ یەکێتی کردویتە یەک پاکێج بەغدا کەرکووک هەولێر بەڵێ پێت ڕاستە ئەمە پێم ڕاستە ئەگەر ئەوش بۆ مەقابیل شتی تریان بەنێ لە هەرێم لەگەڵ ئەوەی حکوومەتی هەرێم زوو پێک بێ ئارەوەڵا حەزەکەم زوو پێ بێ ئەیگەرەوەڵا هەمێش پێما خۆشە و خەڵنیوەی داما بوو فەقیر بوو باشە چی دەوێت لە حکوومەتی داهاتوو چاوەڕێی چی لە حکوومەتی داهاتوو چاوەڕێی چیم وڵات تا ئێستا هیچم لێ نەبینی و لە ئیسۆدا لەوانەیە هیچ نەبینم هەر بەس حەزەکەم دنیا خۆش بێ و ئارەوەڵا بە ئیسفادەی نەبووە حکوومەت بۆ تۆ ناوەڵای ئیسفادەی بۆ من نەبوو بۆ تۆ گرینگە حکوومەت زوو پێک بێ یان تاخیر بەدڵنیایەوە زوو پێک بێ باش بەدڵنیایەوە ئەو کاتا هەموو شتێ یەکلا بێتەوە باشە درێژ بوونەوەی گفتوگۆکان یعنی زیانی دەبێت بە کار و کەسابەتی وەڵی یعنی لە هەندێک کاتە زیانە بێ و هەندێک کاتیش نا بەڵام ئیترەوە بە جۆرەی خۆیان کەوتووە ئەسڵەن ئەوە هەر هیچ لە مۆزوعەکە بۆ ئێمە ناگۆڕێت چونکە ئێمە کەسابەتی خۆمانەکەین و پارەی خۆمان پێیاکەین ئەنی هیچ پەیوەندی بەوە نییە حکوومەتی داهاتوو پێت وایە پێت باشە کامە حەزب پێکی بینێت چەند حەزب بەشدار بێت وەڵی ئەوەیان ناسان سەر بە هیچ حزبێ نیم و هەچکیە بێ گرنگەوەی باش بێت یعنی ئەو حزبانە بۆ تۆ هیچ کاریگەریەکی نییە جیاوازی نییە هیچی وان نبینم هەموو یان یەکە لای من هەموو یەک پێشتر یەکێتی و پارتی بەردەوام باسییان لەوە دەکرد کە خەمی خەڵک خەمی ئەوان بەڵام زیاتر لە 100 ڕۆژ تێپەڕیوە تاوەکو ئێستا یەکێتی و پارتی هۆکارن بۆ ئەوەی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان پێک بهێنن ئەمە بۆچی؟ ئەوەی کە پەیوەندی بە یەکێتیەوە هەیە ئەوەیە کە ئێمە لەگەڵ ئەوەن کە کابینەیەکی سەقامگیر و تەبا پێک بێت بۆ ئەوەی لە ئایندەیە تووشی ئەو کێشانە نەبێت کە کابینەی پێشوو تووشی بوو کاتێک کە کابینەی پێشوش پێکهێنرا پێم وایە بەپەلە پێکهێنرا هێشتا هەر پێویستی بە هەندێک توێش بوو واگەر بیرتان مابێت یەکێتی دوایین لایەن بوو کە بەشداری تیا کرد نامانەوێت ئەم ئەزمونە جارێشکە لێرە دووبارە بێتەوە ئەگەر زۆرتر و توێش لەگەڵ یەکتری بکەین باشترە لەوەی کە کابینەیەک بە کرچووکاڵی و بەپەلە پێک بهێنرێت تاوەکو ئێستا بەدەر لەوەی مەبدەئیەن یەکێتی و پارتی دایانەوێ هاوشان لەگەڵ بزودۆی گۆڕان حکوومەت پێک بهێنن بەڵام بەس قسەیە خاڵی هاوبەش نابینین ئایا بەڕاست خاڵی هاوبەشەیە لە نێوان یەکێتی و پارتی لە گفتوگۆکاندا خاڵی هاوبەشەیە هەردوو لە بەنیازی ئەوەن کە حکوومەتێکی کارە بێتە ئاراوە بتوانێت کێشەکانی کابینەی پێشوو چارەسەر بکات و ئەو قایرانانەی کە لە ئارادا بوون ئەمانە چارەسەریان بۆ بدۆزێتەوە ئەوە بۆ چوونی ئێمە ئەمە ئامانجە ئەمە ئامانجێکم بەڵام لەوە خاڵێکی هاوبەشە هەرێمی کوردستان پێویستی بە پتەوکردنی ژێرخانی ئابووری خۆی هەیە ئەمە ئامانجێکی هاوبەشی هەردوولایە کۆمەڵێک کێشە هەبوو پێویستی بە چارەسەرە پەیوەندی لەگەڵ بەغدا لە قۆناغی داهاتوودا زۆر قورس ئەبێت وەکو بە پێچەوانەوە ڕاستە بەرەو چارەسەر ئەچێت بەڵام مەرج نییە چارەسەرەکان هەمووی لە قازانجی هەرێمی کوردستان بێت لانێکم بۆ جۆرێکە جاران بیرمان لێ کردەوە کە زۆربەی زۆری قازانجەکە بۆ کورد بێت ئێستا ئەبێت هەموو قازانجەکان لەگەڵ بەغدا بەشکەیت بەشێکی ئەوانە بەشێکی ئێمەیە بەتابەتی کە ئێمە هەردوو لە سوورن لەسەر ئەوەی کە ئێمە دەستور بکەین بە مەرجعی سەرەکی لە مامەڵەکردن لەگەڵ بەغدا ئەگەر بگەڕێنەوە بۆ دەستور تا ئێستا ئێمە لە دەرەوەی دەستور کارمان کردو بەشێکی زۆری بەرژەوەندیەکانمان لەم ڕێگایەوە دابین کردووە زۆر باشە بەڵام پارتی دەڵێ ئێمە دەرگاکانمان کردوتەوە ئامادەین لەگەڵ پارتە سیاسیەکان بە تابەت یەکێتی و گۆڕان گفتوگۆ بکەین و پۆست بۆ ئێمە گرفت نییە بەڵام ئەوەی ئێستا گرفتە داخوازیەکانی یەکێتیە ئەو پرۆژەی یەکێتیە کە ئەومە بۆچوونی پارتیە دەڵێ بەغدا کەرکووک هەولێر دەکرێت بە یەک پاکێج کە ئەمە لە خزمەتی خەڵکی کوردستانیە گرنگ ئەوەی ئێمە حکوومەت زوو پێک بهێن
من پێم وایە ئەمە لە خزمەتی خەڵکی کوردستانەکە ئەمە هەموو یەک پاکێج بێت یانە هەر بۆ نمونە لە کابینەی پێشوو ئەمە چکەمە نزیکترین کابینەیە لە ئێمەوە کابینەی پێشوو کێشەکان لەناو ئەنجومەنی وەزیران نەبوون کێشەکان لە دەرەوە بوون کاتێک کە کێشەکان گەیشتە شەقام ئەنجومەنی وەزیران هەڵوەشایەوە تێک چوو وەزیرەکان لەوێ نەمان لەبەرەوە ئەگەر ئێمە لە دەروی ئەنجومەنی وەزیران ڕێک نەکەوین بە دڵنیای و ئەمجارە شەروا ئەبێت مەسەلەکە هەرێم نییە ئەگەر ئێمە لە کەرکووک دژی یەکتری بین و پەیوەندیەکانمان گرژ بن لەناو ئەنجومەنی وەزیران و لەناو پەرلەمانی کوردستان ڕنگدانەوەی زۆر خراپی ئەبێت کابینەی پێشوو گەیشتە ڕادەی ئەوەی کە ئێستاش بە نیو وەزارەتە گەر بێت بەڕاستی نیو وەزارەتی نیو کابینەیە پەرلەمانی کوردستان نزیکەی 2 ساڵ پەک خراببوو نامانوێت ئەم ئەزمونە دووبارە بێتەوە لەبەرەوە ئەوەندەی پێمان بکرێت هەوڵی ئەوە دن کە پەیوەندیەکی تەندروست لە بەغدا لەناو ئەنجومەنی وەزیران لەناو پەرلەمانی کوردستان لەگەڵ لایەنە سیاسەکانە لە نێوان یەکێتی و پارتی هەبێت بۆ ئەوی ڕنگدانەوەی خراپی لەسەر ئەم کابینەیە نەبێت هەروەها لەناو کەرکووکیش ئەگەرمە بە دوو تێڕوانین کار بکەین بە دڵنیایەوە لەوێت تووشی پێکدادان ئەبین و لەکوێ ڕنگ ئەداتەوە لە کەرکووک ڕنگ ناداتەوە لە هەرێم ڕنگ ئەداتەوە ئەو بۆ چوونی ئێمە بۆیە ئێمە ئەم سێ پاکێجە ئەمانەوەت ببێت بە یەک پاکێج ماشە بۆچی ئێستا سوورن لەسەر ئەم سێ پاکێجە لە کاتێکدا نێچیروان بارزانی بە ئاشکرا بازدەوە دەکات کە ئەو کاتێ ئەوان لە بەغدا بوون داوایان لە یەکێتی کرد هەم پاکێجی هەولێر هەم پاکێجی بەغدا بێکەوە چارەسەری بکەن و ئیتیفاقیش کرا بەڵام دواتر یەکێتی پەشیمان بوویتەوە ئەمە شتێشترە ئەمە پەیوەندی بە یەک مەسەلەوە هەبوو پێم وایە ئێستا هەلومەرجێشتر هاتوۆتە ئەرەوە ئەو کاتێک کە چوون بۆ بەغدا مەسەلەی کابینەی تازەی حکوومەتی هەرێم لە ئارادا نەبوو ئێستا ئێمە هەموو هەوڵەکانمان خستۆتە گەڕ بۆ پێکهێنانیم کابینێ کراوە تەنانەت ڕێکەوتن کراوە کاک فەرید 2 ساڵ بۆ یەکێتی سەرک وەزیران 2 ساڵ بۆ پارتی ینی 50 بە 50 پارتی ڕازی بوو ئەزارم ئەمە ئەوەی بەغدا ناڵم ئەمە هەلومەرجێکی تایبەتە جیاوازە لەوەی ئێستا بەڵام ئێستا ئەم کۆبوونەوە بە دڵنیای باس لەمە ناکرێت ڕەنگە باس لەشی تر بکرێت یعنی ڕەنگە ئێمە ئەگەر ئەوەی بەغدا بێنین و ئێستا باسی بکەن قازانجی خۆمانی تیاوێت بەڵام لەگەڵەوە شەم پێم وانی ئەم کۆبوونەوەی خولی پێنجەم ئەوەی بەغدا بێنیتە ناو ئەم کۆبوونەوەنە و ئەو کاتە پێم وایە ناگەن بەڕێککەوت هەست بەوە دەکرێت ینی ئەوەی زانیاری هەیە پارتی بزوتنەوەی گۆڕان گەیشتونە تا ڕێکەوتە بۆ پێکهێنانی حکوومەت ینی مەترسی ئەوە نابینن ئەو حکوومەتە لە داهاتوودا ئەگەر یەکێتی سوڕ بێت لەسەر داخوازیەکان و پارتیش بە پیر داواکاریەکانی یەکێتینێ لە کۆتادا ینی حکوومەت لەلایەن پارتی و بزوتنەوەی گۆڕانەوە پێک بهێنێت ئەمە ئەگەرێکی زۆر خراپە بێت چونکە ئەمە ئاوتکردنی یەکێتیە لە مەسەلەکە کە یەکێتیش ئاوت بکرێت لە مەسەلەکە پێم وایە هەموو ئەگەرەکان بەکراوی ئەمێننەوە ناتوان بەس لە شتێک بکەین ناوی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو کاتە نیو کابینە ئەبێت نیو حکوومەت ئەبێت نیو دەسەڵات ئەبێت لەبەرەوە و ئەمەش هەر بەوەش ناوەستێت هەنگاو ئەنێت بۆ شتی تریش لەبەرەوە پێم وایە لایەنەکان خۆشیان بیر لەوە ناکەنەوە کە یەکێتی تیان نەبێت کاک فەرید پێم بڵێ یەکێتی بە چ جۆرە ئیستحقاقێک ڕاستیە یعنی بە ئیستحقاقی هەڵبژاردن یان بە پێگەی سیاسی و مێژووی خۆی کە لە هەرێمی کوردستان و ناوچەکە یانی ئەمە لای خۆمان ئەوەمان دێراسە کردووە ئەکرێت ئەمە سوود لە هەردووچی وەربگیرێت بۆ نمونە یەکێتی ناکرێت وەکو هەر حەزبێشتر مامەڵی لەگەڵدا بکرێت یان تۆ لە هەموو حاڵەتێکدا ئەگەر یەکێتی دەنجی لە پارتیش کەمتر هێنابێت ئێمە ناوچەیەکمان لەژێر دەسەڵاتدای بەقەت ناوچەکەی پارتیە ئێمە دەسەڵاتێکمان هەیە بەقەت دەسەڵاتی پارتیە ئەوان هێزی چەکداریان بچووکتر نابین ئەوان چەند هێزی چەکداریان هەیە چەند ئاسایشیان هەیە چەند پۆلیسیان لە ناوچەکانی خۆیان هەیە من حەز ناکەم و دەستەوەژانە بەکاربێنن بەڵام لە قسەکردن بۆی مەسەلەکە ڕوون بێت ئەبێت بەو جۆرە باسی بکەین بەقەت ئەوانش ئەو هێزەمان هەیە و وەکو باسم کرد هەرێمی کوردستان سێ ئەوەندەی دەوڵەتی وەکو لوبنان ئەبێت یعنی ئەمە وەکو ئەوەیە ئێمە ئێستا دوو دەوڵەت بین هێشتا یەکمان نەگرتوەوە یاخە ئەمانوی یەک بگرینەوە یاخود دەوڵەتێکە بەرەو ئەوە ئەچێت کە تووشی هەندێک کێشە بێت لەبەرەوە من پێم وانییە یعنی ئێمە سەرڕای کەمی دەنگەکانمە بە بەراورد لەگەڵ ئەوەی پارتی ڕەوان نییە کە وەکو حەزبێشتر مامەڵەوان لەگەڵدا بکرێت و بەهۆی ئەمەشەوە بۆ چونمان تەڕح کردووە لە هەموو کۆبوونەوەکانە و پارتی خۆشی جۆی لێ گرتووە مناقەشەشمان کردو بەڵام ئەبێت ئەم لایەنە وەربگیرێت
بەڕەچاوکردنی ئەوەی من خۆم لەگەڵ ئێستحقاقی انتخابیم بەڕەچاوکردنی پێگەی مێژووی و سیاسی یەکێتی زۆر باشە سەبارەت بە جێگری سەرۆکی هەرێم کە لەگەڵ جێگری سەرک وەزیران لەگەڵ سەرۆکی پەرلەمان و چەند وەزارەتێکیش کە بەپێی زانیاری ئێمە ئەمە داواکاری یەکێتی نیشتیمانی کوردستانە دابشکردنی ئەو پۆستانە لە نێوخۆی یەکێتی کە چەند وەکو باسی لەوە دەکرێت چەند باڵێکە گرفت هەیە یاخود هەندێک جار جێبیست ناگرفت نیە خۆی ئەمە دوو پرۆسەیە یەکەمیان ئێمە تا ئێستا کەسمان دیاری نەکردو بۆ هیچ پۆستێک ئەبێت یەکەم جار پۆستەکە دیاری بکەین و بزانین ئەمە پشتی یەکێتیە ئەنجا کەسەکەی بۆ دیاریەکەین ناکرێت کەسەکە دیاری بکەین بۆ پۆستێک کە هێشتا وەرنەگیراوە ئەم جاریان لەم کۆبنێم پێم وایە مەسەلەی پۆستەکە ڕەنگە یەکلایی بکرێتەوە یەکلایک ڕەنگە یعنی ئەمە مەسەلەیەکی گەنەگە وەکو بۆتم ئەم کۆبنەوەیکی زۆر گرنگە یا بەرەو پێشەوە ئەنێن هەنگاو بۆ پێشەوە ئەنێن یاخود ڕەنگە پێویست بەر نکات کە کۆبنەوەتر بکەین چکە ڕەنگە کۆبنەوە کە شکست بێنێت بەڵام ئەوەدەی لە توانادا بێت و ئەوەندەی من لەگەڵ برادانێک خۆمان دانیشتم قسەم لەگەڵیان کردووە ئەوەندەی لە توانیاندا بێت هەوڵی سەرخستنی ئەم کۆبوونەوەی ئەدەن و بەرنامەیەکی ڕوونتریشیان هەیە ئەم جاریان بۆەوەی لەگەڵ پارتی وتوێژی لەسەر بکەن و ئەیخانە سەر مێزەکە و تاوتوێ ئەەکەن لەبەرەوە پێم وایە ئەم جاریان وەکو عەرەب ئەڵێت نقطەکان لەسەر حرفەکاندا ئەندرێت ئەکرێت ئەو کاتە باس لەوە بکەین کە ئێمە نزیکین لە کۆتایی هێنان بە مەسەلەیە یاخود ئەم مەسەلەیە ڕەنگە کاتی زۆرتری بوێت یاخود هەر پێویست ناکات جارێشکە لەگەڵ یەکتریا کۆبینەوە ئەم کۆبنەوەی چیەکەلاکەرەوە. تا ئێستا چەندین کۆبوونەوە لە نێوان یەکێتی و پارتی بەڕێوە چووە ینی کۆبنەوەکان بە شێوەیەکی گشتی بەرەو ئەوە دەڕۆن کە یەکێتی بەشداری لە حکوومەت بکە یاخود وەکو باسی لەوە دەکرێت تەنیا لە چوارچەوەی ڕێکەوتن یان نووسنەوەی گۆڕان و پارتی دەمینێتەوە. ئەوەندی من ئاگادار بم کۆبنەوەکان باش بەڕێوە چووە ئارایی مختلف هەیە بەڵام ناومێدیش نین لەوەی کە حکومەت پێک دێوە یەکێتی و گۆڕان بەشداری دەکەن مێتمان هەیە ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان و گۆڕان و خەڵکی تریش پێکەوە حکومەت پێک بینین و خەڵکی کوردستانیش چاوەڕێی ئێمەیە چاوەڕێی ئەوەیە حکومەت پێک بێ حکومەت دەست بە خزمەت گوزاری بکە جاومێدەوارم کۆبنەوەکان بە عقارەی باشدا بڕۆ ئەوەی دەی من ئاگادار بم کۆبنەوەکان ئەوە نین لە مەلەی دڵگران بین باش بەڕێوە چووە باشە بەڵام ئەمە پێنجەمین گەڕی کۆبنەوەکانە تاوەکو ئێستاش ئاسۆیەکی ڕوونیە لەلایەن خەڵکی کوردستان ڕاستە بەڵام هەروایە کۆبنەوەکان شتی تری هاتە ناوێ باسی شتی تر دەکرا زۆر جگە لە پێکهێنانی حکوومەتی کوردستان باسی ئەوەی دەکرا اتفاقەشی سیاسی لەبێنی یەکێتی و پارتی بکرێ گفتوگۆ بکرێت لەسەر چۆنیەتی ئیشوکار لەگەر بەغدا لەسەر علاقاتی دەرەوە لەسەر کۆمەڵک شت ئێمەش دوو لێژنەمان پێکهێنایە لێژنەکمان پێکهێنایە بۆ دانوستان لەسەر حکوومەت و لێژنەیەکی تر بۆ ئیتفاقە سیاسیە دەمانەوێت شتەکان تێکەری یەکتر نەکەین هەڵبژاردن کرایە لە کوردستان خەڵکی کوردستان دەنجیدایە بۆ کابینەی داهاتووی هەرێمی کوردستان خەڵک چاوەڕێیە حکومەت پێک بێ حکومەت دەست بکە بە ئیشوکار و خزمەت گوزاری خۆی بۆیە دەمانەوێت شتەکان تێکەڵ نەکەین باشە بەپێی زانیاری ئێمە خاڵی ناکۆک لە نێوان پارتی و یەکێتی پۆستی پارێزگاری کەرکووکە لە چوارچەوەی گفتوگۆکان چارەسەرێک بۆ ئەم کێشەیە دۆزراوەتەوە یاخود دەخرێتە دوای پێکهێنانی حکوومەت وەکو باسم کرد دەکرێت ئارائی مختلفمان هەبی و کۆچیش نەبین نەسە هەندەشت بەڵام نەتیجە مناقەشە دەکەن گفتوگۆ دەکەن ئەم ناقەشە دەگەینەیەک ڕێی پارتی ئەوەیە جارێ وەزئی کەرکووک ئاسایی بکرێتەوە کەرکووک هەشتی شعبی تێدا شورتەی فدرالی تێدا تعریب لە کەرکووک دەکرێت منطقەی دووسخورمات و ئەوانە تعریب بەردەوامە ئێمە جارێ ئەوەز ئەڕا بگرین کە ئەوەز ئەمان ڕاگە دۆزی کەرکووک ئاسایی لەگەڵ بەهاوبەشی لەگەر یەکێتی لەگەر هەمومان هەموو خەڵکی کوردستانەوە بە تایبەتی ژەگە حکوومەت پێکات ئیشی سەرۆکایەتی هەرێم و حکوومەت ئەوەیە گفتوگۆ لەگەر بەغدا بکە لە سەرۆزی کەرکووک هەر کەرکووکیش نیە بەتەنێ منطقەی مادەی 140 منطقەی مادەی 140 مەخموور دەگرتەوە ژەنگار دەگرتەوە کەرکووک دەگرتەوە شوێنەکانی ترن ئەوە پێویستی بە دانوستان هەیە وەختی دەوێت لەگەر بەغدا ئەو کێشانە چارەسەر بکەین مەسەلە پۆست زۆر مشکلە نییە گرنگ ئەوەیە وەزئی کەرکووک ئاسایی بکرێتەوە مەقەڕاتی ئێمەش بگەڕێتەوە جێی خۆی و ئەو منطقانە بە پێی دەستور دەبێ بە مشتەرەکی بەڕێوە بچی تا مادەی 140 چارەسەر دەکرێت ئێمە ڕازین و داوای ئەوەش دەکەین داوای شتێکی دەستوری دەکەین
خارجی دەستور داوای هیچمان نەکردی. باشە کەوای ئێستا دەتوانین بڵێن هەڵوەستی پارتی هاتیتە گواردن بەوەی کە پێشتر دەیگوت دەبێت کەسێکی بێلایەن ببێت بە ناجارێ من باسیەوە ناکەم چێ بێ من باسی ئەوە دەکەم جارێ وەزی کەرکک ئاسایی ببتەوە ینی پێش ئەوەی کەسێک بۆ پۆستی پارێزگار جارێ وەزی کەرکک ئاسایی ببتەوە هەشتی شعبی شارەکە بەجی بێری شارەکە ئێستا لە پڕی ناوی سەربازە لە ڕووی عسکەری و سەربازی ئەو منطقە ئیدارە دەکرێت طبیعی ببتەوە ئیدارەی پارێزگا بێتەوە دەست خەڵکی پارێزگای کەرکک و هەشتی شعبی بڕوا و شورتەی فدرالی بڕوا و پۆلیسی محلی بستەوە جێی خۆی کە وەزعەکە ئاسایی بووە ئەو کاتە مناقەشە دەکەین لەسەرەوەی چێ پارێزگار بین بەڵام باسم کرد لە لای پارتی زۆر گرنگ نییە ئەمە بین ئیلا پێدا بگرین لەسەر پارێزگار چێ پارێزگار بین بەعکسەوە مەسەلا کە لەوە گەورەترە چێ پارێزگاری مەسەلەکە خاکە مەسەلا کێشەی نیشتیمانیە ئایا کەرکک مەخموور ژەنگار هەروە دەمێنێتەوە هەشتی شعبی تێدا بێ مەش لە دوورەوە سەیری بکەین ئایا بەپێی دەستور ئەوەیە بەپێی دەستور دەبێ ئەو منطقانە بە مشتەرەکی بەڕێوە بچی ئاڵای کوردستان لە پار ئاڵای عێراق لەسەر بارەگاکانی کەرکک هەڵ بدرێ تا ئەو کاتە مادەی 140 جێبەجێ دەکرێت کە مادەی 140 جێبەجێکرا کێشەکە کۆتایی دی باشە سەبارەت بە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر زار باس دەوە دەکرێت ئەوەندەی پارتی لەگەڵ زوتنەوەی گۆڕان لێک نزیکن ئەوەندە لەگەڵ یەکێتی نزیک بوونەوە نییە سەبارەت بە پێکهێنانی حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان ئێستا لە نێوان خاڵی هاوبەش و خاڵی ناکۆک دەتوانین بڵێن خاڵی هاوبەش زۆرە لەگەڵ یەکێتی نا بەعکسەوە ئەمە شتەکان بە هاوتەریب دەڕوا ئەمە دەمانەوە حکومت پێک بێنین هەم یەکێتی بەشداری هەم گۆڕانیش بەشداری بەپێی استخاخی هەڵبژاردن و ئەگەر مڕاعاتیش کرا ئەویش مانع نییە ئێمە نامانەوە یەکێتی بەشداربی و بێ گۆڕانیان گۆڕان بەشداربی یەکێتی بەشدار نەبی ئەمە ئەوەمان ناوێ ئەوە ڕێی پارتی نییە پێمان باشە هەردوو لا بەشدار بنەوە چەندار جاریش سەردانی هەردوو لامان کردووە وەفتمان سەردانی هەردوو لایەن کردی هەردوو مەکتەبی سیاسی لەگەر یەکێتی لەگەر گۆڕانیش دانیشتینە و پێشمان باشە بەیەکەوە حکومت پێک بینێنێ باشە سەبارەت بە پۆستەکان باس دەوە دەکرێت یەکێتی داوای پۆستی جێگری سەرۆکی هەرێم دەکات جێگری سەرۆکی حکوومەت دەکات سەرۆکی پەرلەمان دەکات چەند پۆستێکی سیادی دەکات لە نێو حکوومەتی هەرێمی کوردستان پێتان وایە ئەمە ئیستحقاقی هەڵبژاردننی یەکێتێکە لە چوارچەوەی هەڵبژاردنەوە بەدەستی هێناوە داواکردن تەبیعیە حزبەکان کە دێنە ناو گفتوگۆ دایمەن شتی زیاد داوا دەکەن بەوەی حەدی ئەدنا ئیستحقاقی خۆیان بەدەست بکەوێت ئێمەش لەگەر ئەوەینا ئێمە وەفتمان هەیە دانوستان دەکەین لەسەر پۆستەکان لەسەر وەزارەتەکان دانوستان دەکەن ئەوە تایبەتە بە وەفدەکە نەک بە ئێمە بەڵام خۆ هەڵبژاردن کرا ئیستحقاقی هەڵبژاردن دیارە دەکرێت بە پێی ئیستحقاقی هەڵبژاردن ئەوانەی بەشدار دەکەن ئیستحقاق خۆیان وەڵبگرن وەریش بگرن لەگەر وەفدەکە دادەنیشن گفتوگۆ دەکەین بزانین چۆن ڕێک دەکەوین ئێمە ئومێدەوارین ڕێک بکەوین و حکومەتیش پێک بین باشە ئەمڕۆ فەرید ئەسەسەر باس دەوە دەکات دەڵێ بەبێ یەکێتی پێکهێنانی حکوومەت بە مانای پێکهێنانی نیو کابینەی حکوومەتە هەر حکوومەتێک بەبێ یەکێتی پێک بهێنرێت بە مانای ئەوەیە کە نیو کابینەی حکوومەت پێک ئەمە قەت داوامان نەکردەوە بێ یەکێتی حکوومەت پێک بهێنرێت ئەوەی ئەمن بزانم سەرکردایەتی یەکێتیش لەگەر ئەوە نینە لە دەرەوەی حکوومەت من ئەوانش دانەیە بەشداری حکوومەت بکەن دەمینێتەوە گفتوگۆ لەسەر پۆستەکان ئەوەش ڕێک دەکەوێت لەسەر پۆستەکان نابتە کێشەک کەواتە ئێوە یان سوورن لەسەر بەشداری پێکردنی ئەمە پێمان باشە یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداربی لە حکوومەت 21 کورسی هەیە بەشداربی و بزوتنەوەی گۆڕان 12 کورسی هەیە و بەشداربی استخاخی هەڵبژاردنیش دیارەوە پێمان باشە پێکاتەکانیش تورکمان کرد و ئاشووریەکان بەشدار بن ئەوانە خەرچی ئەو وڵاتەن بەشداری هەڵبژاردنیان کردی هەر یەکەوە پێی حەزمی خۆی دەنجی هینایە خۆیان بەشداری لە حکوومەت بکەن باش پێتان وایە لە ماوەکی نزیکی داهاتوو دا حکوومەت کابینەی داهاتووی حکوومەت پێک بهێنرێت قەناعەتم وایە لە ماوەکی نزیک کابینە پێک بهێنرێت لە نێوان ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان و گۆڕان و پێکاتەکان ئەوانە کەوایە بۆ نەورۆز نازانم بۆ نەورۆز بەڵام ماوەیەکی نزیک نانا شڵە ناگەنە نەورۆز زووتر پێک دێن خۆ سەرەتا دەبی پەرلەمان دابنیشی کە ئیتفاقمان کرد پەرلەمان دادەنیشی پەرلەمان کە دانیشت حکومەت تەکلیف کرا ئەو کاتی 30 ڕۆژی لە بەردەستە بۆ تەقدیمکردنی کابینەکە یانی هەندێک ئەو ڕۆتیناتی قانونی لە زۆربەی کۆبنەوەکانی ڕابردووی یەکێتی و پارتیدا بۆ پێدانی زانیاری بە خەڵکی کوردستان و ڕایگەشتی هەردوو لە بەلای کەمیەوە ڕاگەندراوێکی هاوبەشیان بڵاو دەکردەوە
بەڵام ئەم جارە دوای کۆتا هاتنی کۆبنەوەی هەردوو لاو و داخستنی دەرگاکان تەنانەت ڕاگەیەندراوێکی هاوبەشیش لە نێوان شاندی پارتی و یەکێتی بڵاو نەکرایەوە و هیچ زانیاریەکیش بەو کەناڵانەی ڕاگەیاندن نەدرا کە بۆ ماوەیەکی درێژ لە چاوەڕوانی دەرەنجامی کۆبنەوەکانی ئەوان بوون. ئەمانەش ئاماژەیەکن کە کۆبنەوەکەی ئەمڕۆی پارتی و یەکێتی هاو شێوەی کۆبنەوەکانی ڕابردووی هەردوو لە دەرەنجامێکی ئەو تۆی لێ نەکەوتۆتەوە بەو هیوایەی لە کۆبنەوەکانی داهاتوودا چارەسەرێک بۆ کێشەکانی نێوانیان بدۆزنەوە و بتوانن بگەن بە چارەسەر بۆ پێکهێنانی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.